داواکارین لە هەردوو حکوومەتی عێراقی فیدراڵ و هەرێمی کوردستان کە یەکەم هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بە میکانیزمێکی گونجاو و کارا لەگەڵ سروشتی ناوچەکەدا هێزی سەربازی بنێرێتە ناوچەکە بۆ نەهێشتنی بۆشایی ئاسایش و پاراستنی خەڵکی ئەو ناوچانە. دووەم داواکارین لیژنەی باڵای هاوبەشی وەزارەتی بەرگری عێراقی فیدراڵ و وەزارەتی پێشمەرگە لەو ناوچانە کارا بکرێتەوە هێزی پێشمەرگە بگەڕێتەوە ئەو ناوچانەی مەترسی تیرۆری لەسرە بە تایبەتی ناوچەی کاکەی نشینەکان. سێەم داواکارین لە نوێنەری وڵاتانی هاوپەیمانی دژی تیرۆر و وڵاتانی پشتیوان لە مافەکانی مرۆڤ و دیموکراتی ڕۆڵیان لە پاراستنی کاکەیەکاندا هەبێ چونکە جۆرێک لە پلانی لە ناوبردننی کوردانی کاکەی کە ئێستا لە ناوچەکە لەسەر خاک و ماڵ و شوێنە پیرۆزەکانمان هەستی پێکرێ.